سڵاتان لێبێت و بەیانیتان باش بەیانێکی ساردی زستانی باراناوی کە لە لای من هەیە جا نازانم لە بەشەکانی دیکەوە لە شارەکانی دیکەی کوردستان بە چ شێوەیەکە کەش و هەواکەوە پاییز بەجێ هێڵین و دەچینە ناو زستان هیوادارم کە دڵەکانتان گەرم و گوڕ بێت لەناو ئەم زستانە ساردە هیوادارم لە ساغ و تەندروستیش بن زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆژ توانیمانە بە ئەڵلقەیەکی دیکە لە بەرنامەی ڕۆژ باش لەگەڵتان بین بە کۆمەڵی بەرگە و بابەتەوە وەک هەمیشەکە بۆتانمان ئامادە کردو بەڵام درێغ لە ڕۆژەکانی ڕابردوو ئەمڕۆ کۆمەڵی بەرگە و بابەتی زۆر جیاوازمان هەیە هەر لە هونەریەوە بگرە هەتا وەکو وەرزشی جا لە ناو کورتەی هەواڵەکانیش باسیۆتان بۆ ئەەکەم کە لەمەودا خەڵک دەتوانێت بە تەنها $3 پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا بۆ خۆی بکات لە ئەمریکا جا بابزانین چۆنە ئەوە لە بەشی هەواڵەکانە بۆتان باسی ئەەکەم واجگە لەوەیش ئەمشەو ئەوانەی کە هاندەری یانەکانی تۆپی پێن دەتوانن کۆمەڵێک یاری زۆر سەرنجڕاکێش ببینن جا باسیێوەشەکەین چیانەیەک یاری دەکات و تەوەری سەرێکی بەرنامەکەشمان تەوەرێکی هونەریە کە باس لە کاری فۆتۆگرافەری خانمێک دەکەین کە کارێکی زۆر جیاوازی کردووە ئەویش زیاتر دەچینە ناو بابەتەکە لە کاتی بڕگەکەی خۆیە وای سەش دەچینە بەشی کورتەی هەواڵەکان و هەواڵە سیاسەکانتان بۆ دەخەمەڕووکە بە کورتەیەک چی دەگوزارێت لەمڕۆ و دوێنێ چی هەبوو و بە تەمایە چیش ببێت. سەرۆک بارزانی و سەرۆکی حزبی تەقەدومی ئیشتراکی لوبنان پەیوەندی تەلەفۆنیان ئەنجامدا وەلید جومبڵات سەرۆکی حزبی تەقەدومی ئیشتراکی لوبنان لا ڕێگەی تەلەفۆنەوە پەیوەندی بە سەرۆک بارزانیەوە کرد لەو پەیوەندیە سەرۆک بارزانی و سەرۆکی حزبی تەقەدومی ئیشتراکی لوبنان جەختیان لا دۆستایەتی نێوانیان و پەیوەندی بەردەوامیان کردەوە. مەسرور بارزانی ڕایدەگەێنێت ژمارەی توشبوون بە کۆرۆنا کەمی کردووە بەڵام مەترسی ئەو ڤایرۆسە کۆتایی نەهاتووە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەژماری خۆی لا تویتەر بڵاوی کردەوە بەهۆی ڕێکارەکانی حکوومەت ژمارەی توشبوون بە کۆرۆنا کەم بۆتەوە بەڵام تا ئێستا ڤایرۆسی کۆرۆنا کۆتایی نەهاتووە و مەترسیەکی جددیە. مەسرور بارزانی داوا لە هاوڵاتیان دەکات پابەند بن بە جێبەجێکردنی ڕێنمایەکانی خۆپارێزی لەو پەتایە بۆەوەی خۆتان و کەسوکارتان پارێزراو بن. کرێی خوێندن لە قوتابخانە و پەیمانگە ئەهلیەکان کەم دەکرێتەوە. عەبدولسەلام دۆڵەمەری سەرۆکی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان ڕایگەاند بە لەبەرچاوگرتنی خراپی دۆخی دارایی بەشێک لە خانەوادەی قوتابیان و هەروەها لە وەرزی یەکەمی ئەم ساڵی خوێندن کەمتر دەوام دەکرێت. کرێی خوێندن بۆ قوتابخانە نێودەوڵەتیەکان لە وەرزی یەکەم بە ڕێژەی 15 کەم دەکرێتەوە بۆ قوتابخانە لۆکاڵەکان و پەیمانگاکانی سەر بە وەزارەتی پەروەردە بە ڕێژەی 125 کەم دەکرێتەوە. و پەرلەمانی عێراق لیژنەیەک بۆ کێشەی زەویە کشت و کاڵەکانی کەرکووک پێک دێنێت بە پێی ڕاگەیەندراوێکی پەرلەمانی عێراق بڕیار درراوە لیژنەی باسەرۆکایەتی لیژنەی ئاسایش و بەرگری پەرلەمان بۆ بەدواتاچوون بۆ گرێبەستە کشت و کاڵەکان لە کەرکووک پێک بهێنرێت. لیژنەکە لێکۆڵینەوە لە داواکاری جوتیاران سەبارەت بە گرێبەستی زەویە کشت و کاڵەکان و کێشەکانی دیکەی پارێزگای کەرکووک دەکات. دوای زیاتر لە مانگێک پوتین پێرۆزبایی لە جۆ بایدن کرد. کۆشکی سەرۆکایەتی ڕووسیا کرملین بڵاوی کردەوە ڤلادیمیر پوتین سەرۆکی ڕووسیا بە بۆنەی هەڵبژاردننی با سەرۆکی ئەمریکا پیرۆزبایی لە جۆ بایدن کرد و هیوای سەرکەوتنی بۆ خواست. هەروەها پوتین ئامادەی ڕووسیای بۆ کارکردن و هەماهەنگی لەگەڵ ئیدارەی نوێی ئەمریکا دەربڕیوە. ڕایگەاندووە ئامادەم لەگەڵ بایدن هەماهەنگی و پەیوەندیم هەبێت. لەمەوە خەڵکی ئەمریکا لە ماڵەوە پشکنینی کۆرۆنا دەکەن و لە 20 خولەکدا ئەنجامەکەی وەردەگرنەوە. ئیدارەی دەرمان و خۆراکی ئەمریکا با کارهێنانی ئامێرێکی نوێی پێشکنینی کۆرۆنای پەسەند کردووە لەمەوە هاوڵاتیانی ئەمریکا دەتوانن لە ڕێگەی ئەو ئامێرەوە لە ماڵەوە پشکنینی کۆرۆنا بکەن و لە ماوەی 20 خولەکیش ئەنجامەکەیان بۆ دەرکەوێت. ئامێرەکە لە ناوخۆی ئەمریکا دروست کراوە نرخی هەر دانەیەکی $3. بڕیاریشە کۆمپانیاکە تا مانگی داهاتوو 3 ملیۆن ئامێری پشکنینی کۆرۆنا دروست بکات. دەچی لە ناو بڕگەکانی دیکە و ئاشناتاکەم بە بابەتەکان.
وەک سەرەتاکە باسم کردم بابەتەکەمان یاخود تەوەرەکەمان لەسەر ئەوە دەبێت کە خانمێکی فۆتۆگرافەر میوانمانە بێت ئەوش لە سلێمانیەوە لە سودی سلێمانی و میوانمانە بێت بابەتەکەمان لەسەر شوێنە کۆنەکانی سلێمانیە بە تایبەتی خانوە کۆنەکان جا ئێستا بە پاکێج یەکەم جار بە بابەتەکە ئاشناتان دەکەم دواتر میوانەکەمان وەردەگرین و زیاتر گفتوگۆی لەسەرەکەین کە پرۆژەی بارشیفکردنی گەڕەکە کۆنەکانی شاری سلێمانی نوێترین پرۆژەی ئەو فۆتۆگرافەرەیە کە ئێستا پێتانڵێم ناوی چیە سارا نامۆ لە ڕێگەی چاوی کامێرەکەی خۆیەوە بە چاوێکی خانمانە وێنەی سەرجەم خانوە دێرینەکانی شاری سلێمانی تۆمار دەکات هەروەها ئەو فۆتۆگرافەرە لە ڕێگەی پرۆژەیەکەوە دەیەوێت پەیامێکیش بگەێنێتە بەرپرسانی شارەکە لە ناوچوون و داڕمانی بەشێکی زۆری ئەو خوانوانە ئاگاداریان بکاتەوە کە وەکو ئەرشیفێک هەڵی بگرێت و بکرێت ڕێگری لەوە ئەنجام بدرێت کایان ڕێگری بکرێت لەوەی کە ئەو خانوانە بمێننەوە وەکو مێژوویەکی ئەو شارە با پێکەوە پاکێجەکە دەبینین و دواتر دەینە سەر تەورەکە و زیاتر قسەی لەسەرەکەین. چاوی کامێرەکەی سارا بۆ تا ڕێگایەک بۆ پیشاندانی ئەو خانوانەی تا دوێنێ بۆنی ژیان و شوێنی کۆکردنەوەی خێزانەکان بووە. بیرۆکۆبیکردنەوە لەم پرۆژەیە ئەوە بوو کە زۆربەی کاتکە هاتمە ناو شار بەناو کۆڵانە کۆنەکانی شاری سلێمانیا ڕۆشتم ئەم بینی کە زۆربەی زۆری ئەو کۆڵانانی کە مورکی سلێمانی و پێناسی سلێمانی پێکرێ بەرەو لە ناوچوو نەچن زۆربەی زۆریان کراون بەگرات زۆربەی زۆریان بە شێوەیەکی ناشرین تازەکراونەتەوە کە ئەو جوانی شار و جوانی ئەو خانوانی پێوە دیار نەماوە. چەند گەڕێکێکم ئەرشیف کردووە وەکو شێخانی کۆن وەکو سابونکەران وەکو قەزازەکان و مەڵکەنی و حاجیحان و ئێستاش هەر بەردەوام لە ئەرشیفکردنی گەڕەکانە وردە وردە ئەگەر بە یارمەتی و کەسانەش بێمە لێرە ڕۆزی خۆشەویستیم بۆیانەیە کە شوێنەکە بێت و من سارا تەنها خانوە کۆنەکان پیشان نادات بەڵکو دەچێتە ناو یادەوەری بەشێک لە کەسایەتیەکانی شار ئەو کەسایەتیانەی کە ڕۆژانێک خزمەتیان بە فەرهەنگ و کولتور و ژێرخانی شارستانەتی ئەم شارە کردووە. منۆکو خۆم هەوڵم ماوە بۆ ئەو بۆ هەرگیچێک لە گەڕەکانی سلێمانی کە ڕۆشت بێتن بۆ ئەرشیفکردنی ئەم ماڵانە هەوڵیشم ماوە بە پرسیار ئەو کەسایەتیانەش بدۆزمەوە کە لەو گەڕەکە یاخود لەو ناوچەیە بڵێن ژیابن ئیتر لە بواری ئەدەبیا بوو بێ لە بواری سیاسیا و بێ لە بواری خێرخوازیە و بێ گرنگ کەسایەتیکی ناواری سلێمانی بوو کە لەو سەردەمەیە کاری خۆی کردووە و مورکی پێوەیە. منۆکو کچە فۆتۆگرافەرێک کە لەم شارەیە ژیم هەڵبەتە هەستم بەو ئەرکەی خۆم کردو کە لە چای لێنزەکەمەوە بتوانم ئەرشیفێکی جوان بۆ شارەکەم تۆمار بکەم ئەویش بە هەڵبژاردننی ئەم پرۆژەیە کە ئەوەی لە تواناما بێت بتوانم گەڕک بە گەڕک و کۆڵان بە کۆڵان گەڕێم بۆ ئەرشیفکردنی ئەم خانوانە کە وردە وردە بەرەو نەوان ئەچێت. لە هەر شوێنێک بێ هەوڵم ماوە بەرجەستی ئەم خانووە کۆنانە بکەم. دەبینی کەمێکێکە لەو ماڵانەی کە لە مەڵکەنیە لەوانەیە سە هەزارها کەس بەبینی ئەم فۆتۆیانە بیرۆریەکانیان بیرکێتەوە کە لە خۆشیە بوو بێت یاخود ناخۆشیە من هەست بۆ ئارامیە بکەم کە ئەم کارە ئەەکەم لە ئێستاە کە بە تایبەتی هەڵم ژاردووە و سارا لە ساڵی 2005ەوە بۆ تۆمارکردنی سەرجەم بیرۆکە و کارەکانی کامێرا دەکاتە هاوڕێی هەمیشەیی خۆی و خاوەنی چەندین پرۆژەی هونەریە زیاتر کا لەسەر پیشاندانی سروشتی کوردستان و کولتوری نەتەوایەتی کورد دەکات.
دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. بەڕاستی ئەم سلێمانیە جوانە بەم دوو کۆپلە هۆنراوەی پێشەوەی بچمە لای میوانەکەم حەزەکەم باسی بکەم تۆ سەیری کە چەند نازدارە گوڵی سووری لە یەخەداوە ئەم شۆخە نازدارە سلێمانی ناوە بەیانیان سەرا ئەپۆشێ و ئێوارانیش سالم و کاوە بۆ هیوای کە ئەو شەکرە شارە هەر جوان بمێنێتەوە شوێنەوارەکانیشی ماڵەکانیشی کە ماڵی خەڵکانێکن کە کەسانی بەناوبانگ بوونە جا ئێستا لە تەوەری بەرنمەکەمان باسی ئەوە دەکەین کە ماڵی چ کەسایەتیەکانێک بووە کە لەوێ ئەم خاتونە هەستاوە بە فۆتۆگرتنی وەکو پیرەمێرد و کەریمی عەلەکە و چەند کەسایەتێک و شێرکە و بێکەس و چەند کەسایەکی دیکە دەچینە لای میوانەکەمان کە خانمێکی فۆتۆگرافەرە لە ڕێگەی پرۆژەیەکەوە بۆ ئەرشیڤکردنی گەڕەکە کۆنەکانی سلێمانی ئەم کارێ ئەنجام داوە ئەویش سارا نامۆیەکە لە سلێمانیەوە لەگەڵمایە بەیانیت باش خات و سارا هەر لە هەولێرەوە هەتاوەکو سلێمانی سڵاو و ماژبارانتەکەین بۆم پرۆژە جوانت. بەیانی ئێوەش باش سوپاس بۆ میوانداییتان لە سلێمانیەوە تاکو هەولێر سوپاس بۆ بەسەرکردنەوەتان. زۆر سپاس. با یەکەم پرسیارم لەوە دەست پێ بکات خاتونێک کە فۆتۆگرافەرە چۆن بیر لەوە دەکاتەوە و چۆن بوو بڕیاری ئەوەیدا کە خانوە کۆنەکانی سلێمانی ئەرشیف بکات. لە ڕاستیا بنۆکو خۆم کە خەڵکیی دانیشتوی شاری سلێمانی وەکو فۆتۆگرافەرێک کە هەمیشە و ئەرکانم لە سەرشانە کە چوو بێتمە دەرەوە بۆ بازار یاخود بۆ هەر کارێکی پێویستی ڕۆژانە کە بە گەڕەکە کۆنەکانی شارە تێپەڕی و هەستم کردووە کە ئەو گۆڵانانی کە مورکی سلێمانی و پێناسی سلێمانی پێکرێ هەمیشە وردە وردە ماڵەکان بەرەو لە ناوچوونە چێ و بەناو بەرەو ڕووخان ئەچێت ئەم بیرۆکەیەم لەلا گەڵاڵە بوو حەزم کرد بەرجەستەی کەم و دەست بکەم بە دروستکردنی ئەم پرۆژێ. خات و سارا زۆر هونەرمەندەکان کە لە کاتی کەرنتینە لە ماڵەوە بوون زۆر بیرۆکەی جیاوازیان بۆ هات سەبارەت بەوەی کە بێنە دەرەوە ئاڵێت عەرەبی ئەڵێت کولی مەمنوع مەرغوب دەرچوونەکان مەمنوع بوون هەموو شتێکمان بۆ سەرنجڕاکێش بوو لە کاتی کەرنتینە بوو کە بیرت کردەوە ئەگەر بچیتە دەرەوە وێنەی کۆنی ئەو شوێنانە یاخود شوێنە کۆنەکان وێناگری یا ئامانجێکت هەبوو لەوەی کە ئەم کارە ئەنجام دێ ئامانجە سەرەکیەکەت چی بوو چ کاتێکیش بیرۆکەکەت بۆ هات؟ ئەم بیرۆکەیە دەمێکە لە مێشکی منە هەیە بەڵام زۆر جار بە ئەرشیڤکردنەکە کۆم کردوتەوە بەڵام لە کاتی کەرنتینەیە من ئەرکێکی کەم دەسەرشان بۆ وەکو فۆتۆگرافەرێک کە ئەچوومە دەرەوە ڕۆژانە فۆتۆی ئەو بەڕێزانە مەگەر کە ڕێنمایەکانی تەندروستیان جێبەجێ کرد وەکو ماسک و وەکو دەستکێش و دەمامکۆوە کە وەکو پێشانگایەکی ئۆنلاین من ڕۆژانە فۆتۆکانم پۆست دەکرد لە کاتی کەرنتینای منە و ئەرکەم لەسەرشان بوو بەڵام ئەم ئەرکەی کە پرۆژەی ئەرشیڤکردنی خانۆ کۆنەکانم دەمێکە لەلام بەرجەستە ببوو بەڵام ئەوە بوو کاتم بۆ ناڕەخسا جێبەجێ بکەم بەڵام ئێستا وردە وردە دەستم پێ کردووە و کۆمەڵێک گەڕێکی شارم ئەرشیڤ کردووە. پرۆژەکەت کۆتایی پێ هاتووە یا لە بەردەوام لەم پرۆژەیە ئەوەیە کە پرۆژەکەم بەردەوامە تاکو ئێستاش ئیشی تیاکەم و بە هەمیشە هەوڵی ئەوم ماوە فراوانتری بکەم چونکە شار بە یەک کۆڵان و دوو کۆڵان بە ئەرشیڤ ناگات. باشە کەواتە تا ئێستای کارکردنەکە چەند خانووت وێنەگرتووە وەکو فۆتۆ ئەرشیڤت کردووە؟ تاکو ئێستا ئەتوانم بڵێم گەڕەکەکانی سابوونکەران و قەزازەکان و هەروەها مەڵکەنی و هەروەها سەرشەقام و کانێسکان و بەڵام وەکو خانوو ناتوان بڵێم ئەوە نەخانوو من وەکو گەڕێک باسەکەم و هەروەها بەرنامەشم هەیە هەموو گەڕێکێک تەنانەت ئەو گەڕەکانی کە خانووەکان هەمووی ڕووخاوە گەری یەک خانووی تیاما بێتەوە من هەوڵەیەم بە پرۆژەی بگەێنم ئەو خانووە. بەڵێ
خات و سارا ئەوەی کە لە فۆتۆگرافەری بزانێت ئەزانێت ئەوەی کە بە منوەڵ ئیشکات ئەبێ ئاپەرچەر و ئایزۆ و شەتەڕێک بخات تا ئەو وێنێ ئەگرێت شوێنەکانیش زۆر کۆنن مەترسیان لەسەرە کە بڕوخێت یان لەواچێت مەترسی لەسەر تۆ دروست بکات تووشی ڕووداوێکی هیچ لەو بابەتە بوویت لە کاتی ڕێخستنی کامێرەکەت یاخود شکر بۆ خوا هیچ ڕووداوێکی وا ڕووی ناچکە خانەکان کۆنن خەمی ئەوەمە کە خوا نەخواستە بڕوخێنیان شتێک کاچی دەوێت. بالضبط ڕاستە ئێمە کۆک و فۆتۆگرافەر مۆدی مانوێل بەکارێنین خۆش دەزانین لە مۆدی مانوێلە ئەوسێ ئەمرازاوێ بەرجەستەکەی تاکو فۆتۆیەکی تەندروست دەسەکەوێت بەڵێ لە یەکێک لە خانەکانی ساڵبنکەرانە کاتێک کە خەریکی فۆتۆ چرکاندن بووم لەسەر شوێنێک بووم طبعا زۆر کۆم بوو ژێری قاچم بۆش بوو یعنی کە هەستم بەوە کرد خەریب و قاچم بەرەو خوارەوە ئەڕۆی هەستم بەوە کرد و گەڕامە دواوە ئەجنە دەمێک بوو کەوتمە خوارەوە لەو خانەوە بەڵام خۆشەویستی بۆ ئەم پرۆژەیە ئەبێ ئازادترم کات و بەرجەستەیەکم لە هەر شوێنێک بێت چوومەتە خانووی وەوە بڕوا بکە بە فۆتۆکەش کە ئەیبینیت هەستەکەڵی ئێستا ئەڕوخێت چونکە زۆر کۆنن خانووەکان بەڵام خۆشەویستیم بۆم پرۆژەیە زۆرە و هیوادارم بەردەوام بم. بۆیە منیشەو پرسیارم کرد بۆ ئەوەی کە هەر کەسێک کە ئەوێنانە ببینێت بزانێت کە لە پشتی ئەوە مەترسی هەیە تەنها کارێکی ئاسان نیە تۆ بە گەڕەکەکانی سلێمانیا بسوڕیتەوە و چەند وێنەیەک بگریت ئێمە بە ئاسانی تەماشایەکین بێگومان کارێکی زۆری بەدواوەیە. جەنابەت فەرمانبەریشیت جگەلەوەی کە کاری فۆتۆگرافەریەکەی چۆن تەنسیقت لە بینی ئەو دوو کارە تا کردبوو هەندێک جار کاری فەرمانبەری تا تەواو بیت دنیا تاریک و لێڵە بێت کات نامێنێت چۆن ئەو هاوسەنگیت ڕێکە خست بۆ ئەم دروستکردی ئەم ئەرشیفە جوانە. بەڵێ من فەرمانبەرم لە پسوڵەی خۆراکی سلێمانی بەشی تاتا بەرپرسم لە بەشەکانی گەرمیان من خۆ دەزانی ئەگەر یەکێک خۆشەویستی هەبێت بۆ کارەکەی ئەتوانێت تەنسیق و تەوازنی و ئیشانەی بکە کە ڕۆژانە ئەیکات و هەم ئامانجەکەشی پێچێت. من هەمیشە دوای داوامی سەرێکی و ڕۆژانم وەکو خولیایەکی خۆم کەوتومەتە هەر هەموو بەرجەستەکردنی ئەو پرۆژانی کە لە مێشکمان دروسە بێت و گەڵاڵا بێت یاخود ئەو ڕۆژانەی کە من ئۆڤم لە ماڵەوەم یاخود ڕۆژانی جومعە یاخود شەممە هەوڵم ماوە ئەو کارانم بکەم. خات و سارا بە چ کوالیتیەک تۆ وێدەکان دەچرکێنیت دواتر ئیدیتیانەکەیت یا حەزەکەی هەر ئەو چاوە تەبیعیە کە خۆت بینی و تێ بۆ ئێمەشی بگوازیتەوە؟ من بە کواڵیتیەکی باش فۆتۆکانە چرکێنم بەڵام ئەم خانوانە کە وەکو خۆیەتی نامەیە زۆر ئەدیدی کەم یاخود دەستکاری کواڵیتی بکەم یاخود ئەدیدێکی چۆن ئەڵێیت ئەو خانوانە تێک بچێت بۆیە بە ئەدیدێکی زۆر ئاسایی ئەدیدیەکەم و وەکو خۆی خانوەکانە خەمە بەرچاوی بینەران. باشە پرۆژەکە ئاراستەی لایانی پەیوەندیدار ئەکیت بۆ ئەوەی کە لە ناوچوونی خانوەکان بیان پارێزیت تا ئێستا هیچ وەڵامێکیان داویتەوە ئەگەر هەوڵت دابێ؟ لە ئێستاە نەخێر کەس پەیوەندی بەمنەوە نەکردووە وەکو خۆشم ئەم پرۆژانە لای خۆمە پارێزم هیوادارم لە بەرپرسان ئەگەر شوێنێکمان هەبێت سنتەرێکمان هەبێت بە دڵنیاییەوە ئێمە دڵنیا بین لەوەی کە ئەم ماندووبوونەمان بە فیرۆ ناچێت ئەو ئەرشیفانە لەوێ بپارێزرێت یاخود من هەتاکو ئەم دەقەیە قسە لەگەڵ تۆیاکەم و ئەرشیفانە لای خۆم ئەپارێزم. بەڵێ ئەی پلانت نییە تۆ وێنەکانت هەیە لەگەڵ کەسێکا کە لەسەر شاری سلێمانی و لەسەر شوێنە کۆنەکانی سلێمانیا کارێکی کردو وەکو کتێب وەکو نووسین هەماهەنگیەک بکەیت وێنەکان هەبن و وەکو کتێبیش چاپ بکرێن لە ناو کتێبەکە؟ بە دڵنیاییەوە من بیرم لەوەش کردوتەوە کە ئەم ئەرشیفانی من ئەیکەم ڕۆژێ لە ڕۆژان بتوانم بیکەم بە کتێبێکی مێژووی بۆ سلێمانی وەکو گەڕەکەکان بەڵام لە کاتێکا کە ئێستا من خەریکی ئەرشیفکردن و جێبەجێکردنی ئەم پرۆژەیە لە کۆتاییە حتمما بیر لە کارێکی واژەکەمەوە کە ئەم پرۆژێم کەم بە کتێبێک بۆ ئەرشیف و دۆکیمنتکردنی و دەوڵەمەندکردنی شاری سلێمانی. زۆر باشە. خات و سارە وەختێکە تۆ وێنەی شوێنێک ئەگریت حتمما دەبێت بزانی کە ئەمە ماڵی کێ بووە یان چ کەسایەتێک تیا ژیاوە یاخود هەر خانوویەکی کۆن بێت بۆ تۆ گرنگ نییە کە هیچ کێ بۆ مهم ئەوەیە گرنگ مهم ئەوەیە کە کۆن بێت
کە وێنیانەگری؟ ڕاستی کە من چوومەتەنەوە ئەم پرۆژەیەوە پلانێکم داناوە بۆەوەی کە ئایا هاوڕێکانم کەسە نزیکەکانم یا بتوانم ئەوان یارمەتیم بن بە یارمەتی ئەوان یاخۆت ئەگەر لە گەڕێکێکا بوو بێتم ماڵی کەسایەتی چەند پیشە ناوم لێرم ڕێز و خۆشەویستیم بۆیانێ حەزەکەم تیژی بکەمە سەر کۆمەڵێک ناو کە یارمەتیان ناوم لەم پرۆژەیەوەکو کاک برای مەحمەد لە گەڕێکی سابنکەران کە من سپاسێکەم لێرەوە کە ماڵی کەسایەتیەکانی پیشان ناوم و لە گەڕێکی سەرشەقام کاکشوان میرە و هەروەها کانێسکان گوڵزارخان یاخود ئەگەر کەسێکی کەش لەگەڵمان نەبوو بێت و سوتفەتەن وەکو ئەو بەڕێزەی کە ماڵی مامەسای گەورە شێرکۆبێ کەسی شاعیر سوتفا من لە بەردەمی ماڵی ئەوان نابووم ئەرشیفی گەڕەکەکانمە کرد ڕێبوارێک بەوێ ئاڕۆشت پلەی پرسییم چیەکەی وتم من خەریکی پرۆژەیەکی وامتی ئەو ماڵی کە لە بەردەمی ئاوەستاوی ئەو ماڵی شێرکۆبێ کەسە ئەوە زۆر جوان بوو بۆ من زۆر دڵخۆشکرد بوو بۆ من لێرە و من ڕێز و سپاسێکم. بەڵێ من وەکو کۆتاپرسیار بە کورتیش وەڵامم بیتەوە لە ساڵی 2005 جەنابەت کار دەکەیت و ئەمانوێ بزانین لە 2005 کارەکانت ئەرشیف کردووە دۆکومنت کردووە تاوەکو ئێستا چەند ئەرشیفت هەیە گەر وا بێ؟ لە ڕاستیام لە 2005 هەموو کەسێک خولیایەکی خۆی هەیە من لە 2005 ئاستم بۆ خولیایی خۆم کرد بەڵێ وردە دەستم کرد بۆ کارە و بە کۆرسات هەروەها بەرەو ئەکادمی بوون هەوڵم ماوە بەرجەستەی ئەو کارە بکەم و خۆم کامڵ کەمتیایە ئەرشیفەکانم بەڵێ هەیە و پێشەنگاشم کردوتەوە و لە ئێستاە من لە ئایدی خۆمەوە توانم ڕۆژانە و کارانەی کەم پۆستی کەموک و ئەرشیفێکیش بمێنێتەوە لای خۆم. بەڵێ زۆر سپاس دەکەین خات و ساراکە ئەم بەیانەی لەگەڵ ئێمە بوویت وەکو ڕۆبرت فرانکیش ئەڵێ شتێک هەیە پێویستە فۆتۆگرافەران تێیدا بێ ئەویش مرۆڤایەتیە ئەم کاری جەنابیشت کارێکی مرۆڤایەتیەکە بۆنەوەکانی دوای ئێمە ئەو شوێنانە ئەرشیفەکەیت کە بمێنێتەوە و خەڵک بیبینێت کە چ کەسایەتێک ژیاون لەوێ. زۆر سپاس دەکەین. سپاس بۆ ئێوەش سپاس بۆ ماندووبوونیەوەش. بەڕێزی سپاس. بەڵێ ئەمیش میوانەکەمان و تەوەری بەرنامەکەمان بوو هیوادارم کە تەوەرێکی چێژبەخش بوو بێت بۆ خودی من تەوەرێکی چێژبەخشەکە هەر کات دەبینم کوردستانی ئێمە شوێنێکی تایە کەسانێک هەڵەسن بە ئەرکی خوانی دەزانن کە وەکو پاراستن دەیپارێزن یا وەکو ئەیکەن بە ئەرشیفێک بوونەوەکانی دوای خۆمان. جا ئێستا وەکو سەرەتا بەیانی کە باسم کردوتم وەرزی پاییز بەجێ دەهێڵین و دەچینە وەرزی زستانەوە هونەرمەندان هەست ناسکن و ئەمانە دەکەن بە دەرفەتێک بۆ خۆیان کە سوودی لێوە بگرن گۆڕینی وەرزەکان. کۆتایی وەرزی پاییز بۆ هونەرمەندانی شێوەکار بە تایبەتی تایبەتمەندێکی جیاوازی خۆی هەیە. بە تایبەت ئەوانەی کە لە ناو سروشدا تابلۆ و وێنەکان دەنەخشێنن. دیمەنی وەرزی پاییز لە هەرێمی کوردستان زۆر جوان و جیاوازترە. چەندین ڕەنگ ئاوێتە و ئاوێزان یەکتر دەبن. هەمومانەوە دیمەنامە بینیوە بەڵام چاوی هونەرمەندێک شتێکی ترمان پێڵێت. وەرینی گەڵاکان هێندەی دیکە سروش دڵڕفێنەکە. ئەوەش سەرنجی هونەرمەندانی شێوەکاری ڕاکێشاوە. ئاکام ئیبراهیم هونەرمەندێکی شێوەکارە و تەمەنی 24 ساڵە هەڵام 24 ساڵە کە ئەو کارە دەکات واتە ماوەی 24 ساڵە کە کاری شێوەکاری دەکات و تابلۆکانی لە ناوخۆ و دەرەوەی وڵات نمایشکراون گزارشتیش لە سروشتی جوانی کوردستانەکان. ئێمەش لە ڕێی کامێرەکەمانەوە دەتانبین ئەو تابلۆ جوانانە بەیەکەوە ببینین. ماوەی 24 ساڵە کاری هونەری دەکەم و دابڕاوم بەڵام بۆ شێوازەش نا و چەند ساڵێک لە وڵاتی نەرویج ژیاوم لەوێش پێشنگای نێودەوڵەتی هەبووە کە بەشداریم کردووەوە لە کوردستان لێرەکانە لە سلێمانی لە هەولێر بەشداری چەند پێشنگایەکم کردو هاوبەشی و بۆ خۆشم خاوەنی 8 پێشنگای تایبەتم و ئێستا سەرقاڵی پرۆژەیەکم پێشنگایەکی تایبەت کە تایبەتە لە ناو سروشت بە تایبەتی ئەو سروشتە جوانەی دەبەری دۆڵی شاورێ کە سروشتێکی جوانی هەیە ڕۆژانە دێم بۆ خۆم ئیش دەکەم ئەو کاتانێککە کاتم هەیە
بەپێی توانای خۆم بەپێی مستەوای خۆم ئیش لە ناو سروشدا دەکەم تا کاتێک بڵین توانای ئەوە تێکە ڕوبەڕووی سروش بتوانانی ئیش بکەیت. پاییز جوانێکی تایبەتی خۆیە هەم لە دار و درەخت و هەتا دەگاتە سیاکانش دەشۆرێتەوە لەوەی کە وەرزی هاوین دەڕوا بۆ هۆیەوە لە پاییزدا کە باران دەبە گەڵاکان بەرە و تەمەن دەڕۆن و بێتاقەت دەبن هیلاک دەبن بۆ هۆیەوە ڕەنگەکانیان دەگۆڕێ و زیاتر چێژی لێ وەردەگری لە ڕەنگەکان هەندێک گەڵا هەیە زۆر مردو هەندێک گەڵا هەیە زۆر زەقا بۆیە بۆ هونەرمەندانیش زۆر زەرورە کە لە پاییزاندا ئیشکەن جوانی ڕەنگەکان ببینن و من زاران زۆر ئیشم دەکرد لە ناو فەسڵی بەهاردا زۆربەی برادەرەکان دایان کاکە ئیشەکانی تو هەموو زیاتر بەهار هێز ئیشەکان گۆڕە بۆیە ئێستا من زیاتر دێمە دەرێ لەو جوانەشدا ئیشکەم. زیاتر لە بواری سروشدا ئیش دەکەم ئیشم کردووە لە پۆترێت و فیگەر و ئەوانە بەڵام زیاتر حەزم لە ئیشی سروشت بووە و لە ئێستادا سەرقاڵی کارێکم سروشتێک و چەند فیگەرێکیشی تێدایە دەلالات لە فۆکلۆری کوردی دەکا لە ناو ڕەشماڵان بڵێن ئافرەتی خۆمان کە ژیانی چۆنە لە دێهاتەکاندا یاخۆت لە دەرەوەی کوێستانەکان سەرقاڵی و ئیشانەشم. من پرۆژەیەکی زۆر باشم بەدەستەوەیە بتوانم لەگەڵ ڕێکخراوی گروپە زیڤاس ئارت قسەمان کردووە کە بتوانم تابلە هونەریەکانم ببەم بۆ پاریس لەوێ نمایشکەین و عەرزیکەین بەڵام بەڕاستی پێویستی بە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بۆی بتوانێت پەرە بە هونەرمەند و لاوانی وڵاتەکەماندا بۆی کە بتوانێت هونەر و کولتور و نیشتیمانمان نیشانی وڵاتانی دراوسێ بدا. باسی وەرزی پاییزمان کرد و بە یەکیشەوە دەچین گۆڕانکاریەکانی ڕەوشی کەش و هەوای پاییزی ببینین بزانین شارەکان لە چه دۆخێکدان لە ڕێی کەش و هەوا.
بەڵێ وەرزی سەرما و بارانبارین و بەفربارین ڕووی کردوتە هەموو ناوچەکانەوە و بەهۆی بارانبارین جاری وایە بەهۆی بەفربارینەوە زۆر زەرۆر زیان بەرخەڵکەکەوێت بۆ نمونە بەهۆی بارانبارین ژمارەیەک ئۆتۆمبیل لە ئەزمیر ژێر ئاوکەوتون نزیکەی هەفتەیەکە کە شەپۆلێکی بەخوڕی بارانبارین ڕووی لە ناوچەی بڵێ ناوچەکانی ئزمیر کردووە لە تورکیا وەکو ئێساش دەیبینین بەهۆیەوە ئاستی ئاوی ڕووبار و دەریاچەکان بەرز بۆتەوە ئەمە شوای کردو زیانێکی زۆر مادی بە هاوڵاتیان بگات و وەکو ئەوەی کە دەیبینین لە وێنەکان کە ئەو ئۆتۆمبیلان زۆر بە ئەستەم هاتوچۆ دەکەن و بە تایبەتی لە ناوچەی کارشکایە کە لە ئەزمیرە بەهۆی بارانبارینەوە ژمارەیەکی زۆر ئۆتۆمبیل ژێر ئاوکەوتون هاتوچۆ ناو شەقامەکانی زۆر ئەستەم بووە ڕێگاکان هەندێکی داخراوە و شارەوانی شارەکەش زەنی ئاگادارکردنەوەی بۆ هاوڵاتیان لێداوە داوای کردووە کە ئاگاداری ئۆتۆمبیلەکانیان بن هەروەها هاوڵاتیانیش لە ڕێگەی کرێنەوە مەجبور دەبن یاخود ناچار دەبن کە ئۆتۆمبیلەکانیان لە مەترسی ژێر ئاوکەوتن ڕزگار بکەن و ئەمیش لێکەوتەکانی بارانبارینێکی زۆر کە بۆتە هۆی ئەوەی کە شەقامەکان شێوازە ئاساییەکی خۆیان لەدەست بدەن و وەکو ڕووبارێکیان لێبێت کە ئۆتۆمبیلەکان تێدا وەستاون تەنانەت ڕێگای هاتوچۆش بۆ خەڵک گیراوە. لە ئزمیرەوە چینە ئۆرەن کە سەر بە پارێزگای مۆغڵا لە تورکایە کە گوندی کاکۆیای لێیە و هەرچەندە چەندین ساڵە چۆڵ بووە بەڵام بەهۆی ئەوەی کە لە وەرزی زستان و سەرما تەمومژێکی زۆر لە ناوچەکە دروستە بێت دیمەنێکی سەرنجڕاکێش بۆ خەڵکی دروست دەکات بۆیە بە گوندی سێبەر ناسراوە بەردەوامیش قەرماڵخی بەخۆی و ئەبینێت چکە دیمەنەکەی زۆر جوانە گەشتارێکی زۆریش بۆ شوێنەکانێکە ئەو شوێنانی کە دیمەنی جوانی لێبێت بێگومان گەشتار سەردانیەکات فۆتۆگرافەرانیش خوان بێبەش ناکەن لە دیمەنیوە بێگومان سەردانی دەکەن ئێزش نزیکەی 400 خانووی کۆن و 2 کڵێساش لە گوندەکە ماون با پێکەوە ئەو گوندە ببینی. گوندی کایاکۆی ئۆرەن کە یەکێکە لە گوندەکانی سنووری شارۆچکای فەتیحەی سەر بە پارێزگای موغڵا لەگەڵ ئەوەی سەدان ساڵا بەهۆی جێگەڕکەی دەسەڵاتە جیاوازیەکان چۆڵ بووە بەڵام بەهۆی دیمەنی جوانی تەمومژی وەرزی زستان و کەش و هەوای ڕوونی گەشتیاران و فۆتۆگرافەران سەردانی دەکەن و لە هەموو لایەکەوە وێنەی دەسەرکێنن بەشێک لە هاوڵاتیانیش بۆ وێنەی هاوسەرگیری سەردانی گوندەکە دەکەن و وێنەی ڕۆژێکی مێژوویان تۆمار دەکەن. زۆر کەس بە مەبەستی چرکاندنی وێنەی ڕۆژی هاوسەرگیری سەردانی ئەم گوندە دەکەن. دیمەنی تەمومژ و خانوەدێرینەکان جیاواز و سەرنجڕاکێشن بۆیە هاوڵاتیان و تەنانەت فۆتۆگرافەران بەردەوام سەردانی گوندەکە دەکەن. بەهۆی تەمومژ و کەشوهەوای جیاوازی گوندی کایاکۆی ئۆرەن لا وەرزی زستان کە با گوندی سێبەر ناسراوە ئەوەش بۆ تا جێگەی سەرنجی دەرهێنەر و هونەرمەندانی جیهان کە ساڵانە ژمارەیەکی زۆر لە هونەرمەندان بۆ تۆمارکردنی گرتەی فیلمەکانیان سەردانی گوندەکە دەکەن ئەوە شوای کردووە ناوچەکە زیاتر بناسێنرێت. کەشوهەوای گوندی کایاکۆ ئۆرەن جیاوازە زۆربەی کات لە وەرزی زستان تەمومژە هەر بۆیە بە گوندی سێبەر بەناوبانگە ئەوە دیمەنێکی جوان و جیاوازە. گوندی کایاکۆی ئۆرەن کە دەکەوێتە سنووری قەزای فەتیحە لە پارێزگای موغڵا 97 ساڵ لەمەوبەر بەهۆی جێگۆڕکەی ڕۆمەکان چۆڵیان کردووە ئێستا نزیکەی 400 خان و 2 کڵێسا لە گوندەکە ماون دیمەنی شارستانەتی گوندەکە و تەمەموژ و کەشوهەواکەی سەرنجی گەشتیاران و هونەرمەندان و فۆتۆگرافەرانی ڕاکێشاوە بە شێوەیەک بەردەوام وێنەی دیوە جۆراوجۆرەکانی ئەم گوندە تۆمار دەکرێن. 34 ساڵە بەسەر تەقینەوەی کۆرەناوکی چێرنۆبڵ لە ئۆکرانیا تێدەپەڕێت کە کوژراوێکی زۆری لێکەوتەوە ئێستا بەرپرسانی ئەو وڵاتە دەیانەوێت شوێنی تەقینەوەکە لەلایەن یونسکۆ لە لیستی کەلەپور و شەنەواری جیهانی تۆمار بکەن دیارە شەنەوارەکەی ماوەتەوە هەر بۆیە ڕۆژانەش دەیان گەشتیار سەردانی ئەو شوێنە دەکەن و حکوومەتی ئۆکرانیاش دەوێت لەو ڕێگەی و ژمارەی گەشتیاران بۆ وڵاتەکەی زیاتر بکات. 34 ساڵ لەسەر کارەسەتا تەقینە ناڤۆکیە ریاکتۆرێک چێرنۆبل لە ئۆکرانیایە دەرباس بوونە پشتی ئەو دەرچۆل بوو گەشتیار تێن سەردانە جهێ ریاکتۆرێ دکن تاکو شوونا کارەساتێ ببینن و ئەف دەڤەر بوویە جەهێکی بالکێشش بۆی گەلک کەسان هەن خەلک ژیش دەردۆرە جیهانێ بەرێ خۆ ددنێدە
لێ پرسیگرێکا سەرەکە کو چ ڕەوشەکە فەرمی ژەوی جیهێڕانینە لەومە بەرپرسێن ئۆکرانیایە هەوڵ دەدەن چێرنۆبل لەسەر لیستایە یۆنێسکۆ دەینن. دەڤرا چەرنۆبیل جەهێکی باڵکەیش ji بۆ خەلکی لەسەر ئاستا جیهانê گەشتیار tên Ukrayna ji bo vê deverê mixabin çi rewşeke fermîjiyê renîne eger li ser lîsteyeke lepora cihaniya UNESCO hate danîn dê tiştekî baş be. بەرپرس بەهێوینە و ئەف گاڤ هێژمارە گەشتیاران زێدەتر بکە و هەولێن پاراستنە ئاڤاهیەن مایی و ئاواکردنا ژێرخانەیەکە و باشتر بکە. Ev gav dê bihêle şonewarên li vir parastî bimînin, dê bîreweriya dîrokî bi pêş bixe, dê rê bide ji bo avakirina jêrxaneyê û dê hejmara geştyaran jî zêdetir bike. تەقینا ریاکتۆرێ چێرنۆبل ساڵە 1986 بوو سەدەما کارەسەتەکە مرۆڤی و پیسبوونا ناوۆکی بەلاو بوو و گها هەن دەڤەرێن بیلاروس دە ئەنجامدا دەڤەرەکە جوداکری بە قاسی ڕوبەرە لوکسمبۆرگ هاتە دروستکردن داوەکە 24,000 ساڵێن داهاتیژی ئەو دەڤەر پیسبوونا ناوۆکی لێ دمینە و دەبە سەدەمان نەخۆشیێن مەترسیدار وەکە کانسەرێ ئیڤان عومەر کوردستان 24. لە دوای ڕوودانی ئەو کارەساتە زنجیرە درامایەکیش هەر لەسەر هەمان شوێن کە بەهۆی تەقینەوەیکی ناوکی زۆر مەترسیدارەوە ڕۆیدا زنجیرێکی درامایی ئەنجامدرا کە دواتر باسییان کرد هەندێک لە دیمەنەکان و هەندێک لەو چیرۆکەی کە تیا باس کراوە لە ڕاستیەوە دوورە. دیارە لە دوای تۆمارکردنی لە یونسکۆ ڕاستیەکان بە شێوازێکی جیاوازتر دەرەکەوێت. بیرتانە لە سەرەتاوتم ئەمڕۆ بۆ کەسانش کە باس لە یاریەکان ئەکەین و کەسانێکن کە حەز بە وەرزش و بەتایبەتی تۆپی پێ دەکەن هەواڵمان دەبێت. جا باسەکەمان ئێستا ئەوەیە کە باسەوەکەین ئەم شەو چەندین یاری و کامیانانن بەیەکەوە یاری دەکەن لە خولەکانی ئەوروپا کە هەمویان یاری گرنگ و بەچێژن بەڵام ئێمە چوار یاری کە هەرە بەهێزن بۆتان دەخێنە ڕوو و دەڵێن کە ئەم شەو لە خولی ئینگلتەرا پریمەر لینگ کاتژمێر 11 بە کاتی هەولێر یاری نێوان لیڤەرپول و توتنهام ئەنجام دەدرێت. هەروەها لە خولی ئیسپانیا لالیگا ئەم شەو کاتژمێر 11 بە کاتی هەولێر یاری نێوان بارسلۆنا و ڕیال سۆسیداد ئەنجام دەدرێت. دوو یاری بەهێزیش لە خولی ئیتالیا سێریا ئەی کە ئەنجام دەدرێت و ئەوانیش یاری نێوان جێنوا و ئەیسی میلانە کاتژمێر 2:45 قولک بە کاتی هەولێر. هەر بۆ زانیاری ئەمڕۆ ساڵیادی دامەزراندنی یانەی ئایسی میلانی ئیتالیشە کە لە 121 ساڵ بەسەر دامەزراندنی ئەو یانەیەدا تێدەپەڕێت. لە یاریەکی دیکەشدا یانەکانی ئینتەرمیلان و ناپۆلی کاتژمێر 2:45 قولک بەیەک دەگەن بۆ هیوای کە هاندەرانی ئەم یانانە لە یاریەکانی ئەم شەو چێژێکی تەواو وەربگرن. و با بڵێم ئێستاش باس لە شێوازی چۆنەتی بڵاوبوونەوەی هەواڵ لە کۆریای باکوور دەکەین. ئەو وڵاتە کە پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی دەرەوە زۆر سنووردارە و لە سۆشیال میدیا هیچ چالاکێکیان نییە وەک بڵێ لە سژنێکی هەر ئەوەن کە هەوای هەڵەمژن ئۆکسسیژین هەڵەمژانگینا لە سژنەکان هیچ چارەیەکیان نییە چونکە بە بڕیاری کیم جۆن ئۆن سەرۆکی دەسەڵاتی کۆریای باکوور هاوڵاتیانی ئەو وڵاتە مافی بەکارهێنانی هێڵی ئەنتەرنێتیان نییە. بە گوێرەی دوایی راپۆرتەکانی کۆمپانیای ئەڵمانیا تایبەت بە کۆکردنەوەی داتا و ئامارەی تا ئێستا لە 171 خەڵکی کۆریای باکوور لە سەرزاری یەکتری هەواڵەکانی ڕۆژانە لێک دەبیستن و لە 3 ئەوانش لە ڕێی کەناڵەکانی ناوخۆوە گوێبیستی هەواڵەکان دەبن و لە 175 بەم هەواڵانە کە لەو وڵاتە بڵاو دەکرێتەوە هیچ سەرچاوێکی باوەڕ پێکراویان نییە و ڕاست نین. قسێکی کوردەواری خۆمان هەیە ئەڵێ لە گیرفانی خوانەوە قسە دەرێنن. ئەمە ئەم مەسەلە بەسەر ئەمانە دەسەر پێنرێت کە لە گیرفانی خۆیانەوە زانیاری و هەواڵ بە هاوڵاتیانیان دەدەن چونکە هیچ سەرچاوەیەک نییە ئەوەی کیم جۆن ئۆن پێی خۆش بێت ئەوە دەبێتە هەواڵی سەرەکی و یان حەز بکات چۆن بێت بەدڵی ئەوە بێت. دێمە سەر بابەتێکی دیکە کە بەس لە سەگێکی پۆلیسی لە هۆنگ کۆنگ کە کەرەنتین کرا. ڕۆژنامەی ساوس چاینا مۆرنینگ بڵاوی کردوێتەوە دوای پشکنینەکان دەرکەوتووە کە سەگێکی پۆلیسی تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە و بەهۆیەوە کەرەنتین کراوە.
ئاماژەی بۆش کردووە سەگەکە لەگەڵ 13 سەگی دیکە لە فڕۆکەخانی هۆنگ کۆنگ کاری پێدەکرێت. بەرپرسانی تەندروستی فڕۆکەخانەکەی هۆنگ کۆنگیش جەختیان لەوە کردوەوە کە پشکنینی کۆرۆنا بۆ 13 سەگەکەی دیکەش کراوە. هیچ نیشانەیەکی توشبوون بۆ پەسایان نەبووە. و ئەمە شوای کردووە کە یەکێک لە 7 پۆلیسەکەی کە لەگەڵ سەگەکان کار دەکەن تووشی کۆرۆنا بووە. هەرچەندە چەند لێکۆڵینەوەیەک ئەنجام درا کە ئایا لە ئاژەڵە ماڵیەکانەوە یاخودە و ئاژەڵانی کە بەرکەوتیان لەگەڵ مرۆڤەکان هەیە کۆرۆنا دەگوازرێتەوە یاخودنا لێکۆڵنەکان جیاواز بوون، بەڵام ئەم سەگە کەسێکی تووشی کۆرۆنا کردووە. کۆمیدیکارێکی سویدی خەڵکی باکووری کوردستان و کوردە لە ناو خەڵکی سوید زۆر خۆشەویستە، جێگەی تایبەتی هەیە. لۆران ئازاد هونەرمەندێکی یاخود هونەرێکی نۆژەن و زیاتر بەوە ناسراوە، واتە بە نۆژەن ناوبانگی پەیدا کردووە کە ئێستا تەمەنی 45 ساڵە و 37 ساڵیشە لە سوید دەژی. ئەو دەیەوێت لە ڕێگای کارێکەوە بەردەوام خەندە و پێکەنی بخاتە سەر لێوی خەڵک و هەواداران و دۆستان لە خۆی شاد بکات. ئۆز دەڵێت پێکەنین و خەندە جۆرێکە لە بەرەنگاربوونەوەی دوژمن و نەیارەکانمان لە ڕێگەی کارەکانیشە و ڕەخنە لە کۆمەلگای سویدی دەگرێ و زۆرینەی کارەکانیشی تایبەت کردووە بە وەڵامدانەی دژمنانی کورد. ڕۆژ باش یانجی بەیانی باش. سەرسبێ ڕادبم ناوبەرا هەفت و هەشتێ سەرسبێ تاشتیا خۆ دخۆم شۆڕبانیسکا زۆر حەست دکەم. خەباتی من ئیشی من کاری من ستانداپ کۆمەدیانە و شانۆگەرێ و ئەز لە سوێدێ هەموو ڕۆژ دخەبتم کار دکم و کاری من ئەز زۆر حەست دکم گەلێکی و کاری خۆ زۆر مەمنونم و بۆ من یا هەری پیرۆز ئەوە کو بینەرانی من کێفخۆش بن تەماشەوان بکەنن و بفکرن ڕامانی وان بگوهڕێنم. ئەو مژارێک و ئەز هەلدبژێرم ئەوەنجی کو مژارێن سیاسینە و مژارێن شەخسینە و زایەندینە ژی ناوبەرا مێر و ژن و بۆ من زۆر خۆشەک و مرۆڤ حەنەکێکی پێکەنۆکێکی لاقردیەکی نوختەیەکی ببینە و پێ بکەنە بە هەڤرا ینی مرۆڤ کۆمێکی بە جواتێکی بە و ئەز زۆر کاری خۆ حەزکم زۆر. یانە ji بۆ من ku meriv ser mijar û tiştên xirab karibe bikene meriv dikare daha jê rehet bijî azadtir be xweştir be mêjiyê meriv daha firehtir be û yanî ez bawer dikim weka em Kurd em mecbûr mane bikenin yani mecbûr ji bo wê Kurd çaqa em civakê dane sohbetê dikin em zor dikenin zor kêf xweşxalin sohbeta me xweş e dengê me bilind e û çîrokê me gelekin noxtê me gelekin û min jî ew tradisyon yani ew irf û adeta kurdayetî girtiye ku mirovekî Kurd ya mirovekî ekî bindest karibe li hemberî dijmin bikene û pê bikene wê gavê ew dijmin bêhêz dibe hêza wî diçe. Sala were du tiştin ê zor mezin ew yeke ku ez ê 20 saliya xwe ya weka şanoger weka komedyen pîroz bikim ew ya yekeme ya duem jî ez ê li tiyatroyê da tiyatrokî mezin ya Uppsala ya bajêr tiyatroya bajêra mezin ez ê oret svensk bilîzim yanî Swêdiyê salê dawiya dawî ez dixwazim bêjim tiştekî ji bo we Kurdino zimanê xwe biparêsin, alaya rengîn biparêsin, xaka xwe biparêsin ya herî girîng ev e. Xaka me ye, ala me ya rengîn e û zimanê me ye. Em ya mecbûrin biparêsin. û em hebûn, em hene û em ê her hebin. Ev ya bira ji dijmin re bibe dersekî. Ava 1000 sal e xwastine me bindest kin em dîsa jî rabûne. Em dîsa jî serhildan kirine
ئەوی تجار بمانەکانن ji بۆ ئەوی دخوازمە تێک ببن لێ ئەم نابن. پێشینان قسەیەکیان هەیە ئەڵێ دژمنی خۆت سەری بەکە لە شەکر بشکێنە. جا ئۆزنۆژەنیش قسەی پێشینانی هێناوەتە دی مەرج نییە هەموو جار لە بەرامبەر دژمنەکان چەک بەکار بهێنرێت ئەوی شێوازێکی خۆیەتی کە بە شێوازێکی دیکە بەرامبەر بە دژمنان و نێرانی کورد بەو شێوازە چۆنەڵێت تیری ڕقی هەر کەسێک کە بەرامبەر ئێمە هەیە بچێتە چاوی دژمنەکانمانەوەیش بەکارەکانی ئۆزنۆژان. ئێستا چینە بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و منیش لێرە بۆتان دەخوێنمەوە کە بێگومان دۆلاری ئەمریکی بەرزێکی بەخۆیەوە بینیوە کە 100 دۆلاری ئەمریکی 128 هزار دیناری عراقی و 100 یۆرۆ بە 155,550 دیناری عراقیە، 100 پاوەندی بەریتانیش بە 170,000 دیناری عراقیە، 100 لیرەی تورکی بە 16,300 دیناری عراقیە و 100,000 تومەنی ئەرانیش بەرامبەر بە 5,200 دیناری عراقیە و جا مسقالێکی ژێری عیار 24 بە 378,000 دیناری عراقیە و مسقالێکی ژێری عیار 21 بە 333,000 دیناری عراقیە و مسقالێکی ژێری عیار 18 بە 284,000 دیناری عراقیە. ئەمیش نرخی یاخود بەهای دراوە جیهانیەکان و نرخی زێر بوو لە بازاڕەکانی هەرێمی کوردستان. جا ئێستا پێکەوە بینەری فیچەرێک دەبین باسی دارێکەکەین کە دارێکی یاخود بابەتێکە ئیتر بە هەر شێوەزێک بێت باسی بابەتی داری زیینەتان بۆ ئەەکەم کە پێیوەستە بە سروشتی کوردستانەوە. لە پرۆگرامی ئەمڕۆمان ئاشناتان دەکەین کە بە یەکێک لە درەختە خۆڕستەکان کە لە قەچپاڵی چیاکانی کوردستان بە تایبەت لە ناوچەی شار باژێر دەبیێنرێت. بە ئەم درەختە لە ناو خەڵکدا زۆر بەناوبانگە بە داری زیینە چونکە خانمان دوای وشکبوونی بەرهەمی ناوکی ئەم درەختە وەکو ڕازانەوە و بابەتی جوانکاری بەکاری هێنن. لە ڕووی زانستیشەوە ئەم درەختە لە پۆری لانگسترۆ مەکان پۆلبەندی کراوە و لە دوور لە دەستی مرۆڤ و بە شێوەی خۆڕستکانش گەشە دەکات. خاوەن قەد و باڵایەکی مامناوەند و دوای تەواوبوونی وەرزی پاییزیش گەڵاکانی هەڵدەوەرێن. ناوکی ئەم بەرهەمە هاوشێوەی هێشووی ترەیە، زۆر دارێکی جوانە و جگەلەوەش بۆ خواردن شیاو نییە، یعنی ئەبینی شکڵەکەی جوانە وەکو ترەیە بەڵام هێشووی ترێ بەڵام بۆ خواردن ناکرێت و لەگەڵ ئەوەشدا دیمەنێکی جوان و سەرنجڕاکێشی هەیە. ئێمەش پێکەوە ئەو دارەمان بینی و دارێکی زۆر جوان و بەڕاستی بۆ زیینە بەکاردێنێت و لە ماڵیشە لەوە دەچێت بکرێت بڕوێنرێت. جا نازانم دواتر زانیاری لەسەر بەرەگرم بزانم ئەکرێت ئەو خۆڕستکە لە ماڕەوە. وەکو هەمیشە ئێمە بابەتی زانیاریتان بۆ ئامادەکەین کە بە شێوەی گرافیکە پێویستمان بە چەند کاژمێر خەوتن هەیە. لەم بابەتە باس لەوە ئاکەین کە بەپێی توێژینەوەیکی پسپۆڕانی ئەمریکا کە لە نیوزی ئەمریکا بڵاو کراوەتەوە مرۆڤ بۆ ئەوەی کە هەستی ژیری لەدەست نەدات و جەستەی پشتوو بدات پێویستە شەوانە 5 کاتژمێر بخەوێت. ئەویش کاریگەری ئەرێنی لەسەر تەندروستی گشتی مرۆڤ دەبێت. هەروەها ئەگەر کەسێک کاتی خەوتن لە ماوەکە کەمتر بێت واتە لە 5 کاتژمێرەکە کەمتر بێت کاریگەری خراپی دەبێت و بە تایبەت ئەوانەی کە شەوانە درەنگ دەخەوت بە دیار فێلم و یاخود شەونخوونی دەکات بەیانیان درەنگ هەڵدەسن و ئەمەش لە بەرامبەردا پزیشکان دەڵێن و پسپۆڕان باس لەوە دەکەن کە لە بواری تەندروستی دەڵێن پێویستە مرۆڤ لە شەو ڕۆژێکدا 7 کاتژمێر بخەوێت بۆ ئەوەی جەستەیەکی باش و تەندروست و جێگیری هەبێت. پێگەکە ئاماژەی بۆ کردووە ئەگەر ڕۆژانە 2 کاتژمێر زیاتر بخەوین ساڵانە دەکاتە 730 کاتژمێر خەوی زیادە. بەم شێوەیە هاتینا کۆتایی بەرنامەی ئەمڕۆبان تاس بینەوە بێگەشتنەوەکی دیکە بە کۆمەڵی بەرگەو بابەتی تر خواتان لەگەڵ